ئەمریکا هیچ پلانێکی بۆ سووریا نییە. خاڵی یەکەمی ئەمریکا کە گەرەنگە بەلایەوە تۆنی بلینکن وەکو وەزیری دەرەوە ئاماژەی پێکردووە، دەڵێت ئێمە ئەرکمان بریتە لە جەخەتکردن لە شەڕی دژی داعش لە ڕۆژئاوا لە سووریا و هەروەها هاوکاری مرۆییە بۆ ئەوێ بۆ ئەو شوێنانەی کەوا وەکو باکووری ڕۆژئاوای سووریا وەکو ئیدلیب کە هاوکاری مرۆیی دەگەێنە ئەوێ و هەروەها هەوڵ دەدەن جۆرێک لە بەرپرسیارەتی بدۆزنەوە بۆ ئەو کەسانەی کەوا تاوانی جەنگیان ئەمداناوە بە تایبەتی کاربەدەستانی ڕژێمی سووریا بیان دەنە دەست یاسا و دادپەروەری. بۆیە من هیوادارم کە ئاشتی بوونی هەبێت، بەڵام ئەمریکەکان ناتوانن ئاشتی بێنن بۆ سووریا بە هیچ جۆرێ. کاتێک قسە لەسەر ئاگربەست دەکرێت بۆ ئەمریکیەکان گرنگترین شت لەم بابەتەدا ئەوەیە کە پێویستە لە بەشی باکووری ڕۆژئاوای سووریا ڕووبدا و لە بەشی باکووری ڕۆژهەڵاتی سووریا ئەم ئاگربەستە بوونی هەیە. بۆیە ئەمریکان پاڵپشتی ئەم سیاسەتە دەکەن